ئەم ئێوارە یەکێک لە دەرهێنەرە چالاکەکانمان لەگەڵا کە ئەویش زۆر بەڕێز کابران کەریمە کە یەکێکە لە فیلمسازەکان و ئەزمونێکی گەورەی هەیە و ئەزمموی 13 ساڵ کارکردنی لە بواری فیلمی دوکۆمەنتاری و هەروەها پرۆگرامی تەلەڤیزیۆنی و چەندین بواری تریدا هەیە و لە ئێستادا یەکێک لە کارەکانی یاخود دوان لە کارەکانی دوان لە فیلمە دۆکومنتارەکانی کە بەرهەمی کام فیلمینگ پرۆدەکشنە کە لە ئێستادا فۆکەسی زۆری لەسرە و چاوی میدیاکانی لەسرە و هەروەها بەشداری زۆرێک لە فستیڤالە گرنگەکانی کردووە. قسە و باز لەسەر ئەزمموی کاکامەرانەکەین و هەروەها بە تایبەتیش ئەم دوو فیلمەنوێی بەخێرهاتی کاکامەران بۆ ستودی کورسات مەگەزین. خێربی سەرچاو. سەرەتا پێم خۆشە خۆت ئاماژە بە کارەکانی خۆت بکەی وەکو سەرەتا. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ بەڕێستان بۆم دەرفەتە. لە ڕابردووە کارمان زۆر کردووە لەسەر فیلمی دۆکیمنتاری خاوەنی 5 بەرهەمی فیلمی دۆکیمنتاری درێژ و کورتم. یەکەم کاری فیلمی دۆکیمنتاریم کە کاری دەرهێنانم بۆ ئەنجام داوە بە ناوی ئازادی ئاین لە وڵاتی بەریتانیا 6 ئەڵقە بووە. ژیان لێرۆی لەوێ 2 ئەڵقە بووە. لە یادیان مەکەن فیلمێکی ئینگلیزیە Don't Forget Them دوایەوە پێشمەگە From Britain پزیشکە کوردەکان لە وڵاتی بەریتانیا کە کاری وێنەگرتن بۆمان ئەنجام داوە. ئەزمموی 13 ساڵ کارکردنی میدیاییم هەیە بۆ زیاتر لە 21 ساڵە لە وڵاتی بەریتانیا دەژیم. زۆر باشە. ئەم فیلمانەی کە باست کرد ئەمانەی کە چەند ئەڵلقەیەک لە چەند ئەڵلقەیەک پێکهاتون لە کوێ نمایش کراون زیاتر؟ ئەم غێری ئەم دوو بەرهەمە نەبێت کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە پێشکی بەرنامەکە لە یادیان مەکەن لەگەڵ پێشمەگە لە بەریتانیاوە ئەم دوو بەرهەمە بە تایبەت بەرهەم هاتووە بۆ فستیڤالەکان بۆ کێبڕکەی سەرشاشی فستیڤالەکان. خۆشبەختانە ئەم دوو فیلمە لەسەر ئاستێکی زۆر باشایە لا يزال هەر لە کێبڕکێدایە. لە یادیان مەکەن هەتا ئێستا لە 35 فستیڤاڵی جیهان وەرگیراوە بەڕەسمی خاوەنی 16 خەڵاتە. فیلمەکە بە زمانی ئینگلیزیە 52 خولەکە. تیمێکی پزیشکی گەڕۆک کە هەمویان بیانین ئەمریکین گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان لە بەهاری 2019 پەیوەندیان بە ئێمەوە کردووە کۆمپانیای کام فیلم پرۆدەکشن. خۆشبەختانە من کاری دەرهێنانم بۆ کردووە لە هەمان کاتا وێنەگرتنیژم بۆ کردووە. کاک مستەفا عەلی کاری دەنگی بۆ کردووە تۆمارمان کردووە و لە دوای ئەم فیلمە عەفو پێش ئەم فیلمە کە پێشمەگە From Britain پێشمەگە لە بەریتانیاوە ئەمەش بەڕاستی کاتێک کە تیرۆساین داعش هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان لە 2014 بۆ 15 ئێمە گەڕاینەوە کوردستان شوێنی بڵێن فۆڵۆینی بە ئینگلیزیەکەی فۆڵۆینی دوو کەسمان کردووە. ئەم دوو کەسە دوو هەوڵاتی کوردین لە ژیان لە بەریتانیا بەسەردەبن. کاتێ وەزعی کوردستان کەوتە قەلەقی و ژڵەژاندنەوە کوردانی تاراوەگەش بێبەش نەبوون لەم ناخۆشیانە کە بەڕاستی بەر هەرێمی کوردستان کەوتووە. گەڕانەوە کوردستان شانبەشانی برا پێشمەرگەکانیان جەنگاون تەمان بە شێوەیەکی خۆبەخشانە. ئێمەش چوینە جەلەولا لەگەڵیانە لەگەڵ برا پێشمەرگەکانە کارێکی فیلمێکی دۆکیمنتاریمان بۆ ئەنجام داون کە ئەو 30 خولەکە. ئەم فیلمە لە ئێستادا لەسەر شاشەی فستیڤالەکانە لە 30 فستیڤاڵی جیهان وەرگیراوە بۆتە براوەی 14 خەڵاتی فستیڤاڵی جیهانی کە کاری دەرهێنان و ئامادەکار و وێنەگرتنی لەلایەن خۆمە بووە و بەرهەمی کام فیلم پرۆدەکشنە لامان کاتا کاک شاو عوسمان پێشکاری بەرنامەکە بووە. کاک کۆچەر سەنگاوی کە پێشمەگەی خۆبەخش بووە هەر لە هەمان کاتە هاوڵاتێکی کوردە لە دانیشتوی وڵاتی بەریتانیا کاک محەممەد بە هەمان شێوە. تەمەن ئێمە لە ئەنهای کارەکانمانە کە لەوێ لەگەڵ ئەو برا پێشمەگانە بووین چەند کاتێکمان بەسەر لەگەڵ ئەوانە لە کاتی تۆمارکردنی وێنەگرتنی ئەم بەرهەمە کەسانی کەمان بینی خەڵکی بەڵێن کوردانی تاراوگە بوون هۆڵندایتیا بوو ئەڵمانیاتیا بووە تەمەن هەر بەریتانیەکان نەبوون بەس ئێمە فۆکەسمان لەسەر پێشمەگە From Britain ناوەکەی بەناویەوە پێشمەگە لە بەریتانیاوە بەس ئەم پێشمەگە خۆبەخشانەی بەڵام لە وڵاتەکانی تریشەوە لە وڵاتی کەسەوە هاتووە بەڵێ بەس ئێمە فۆکەسمان لەسەر ئەم دوو هاوڵاتی بووە. زۆر باشە کاکەمەران قسەی زیاترەکەین بێگومان لەسەر ئەم فیلمانە. ئێستا ترێلەر یەکێک لە فیلمەکانت ئامادەیە با ببینی.
This trip has changed my life forever. As a doctor, I traveled abroad to try to help those living in refugee camps. I met people with broken souls from many years of war. I heard stories of conflicts and concerns, pain and problems, hope for healing and dreams of peace. How can we stop this unnecessary despair? They say they have no friends but the mountains, but my heart was heavy to leave them adrift. When you say your prayers and think how you can help the world to be a better place, think of the hundreds of thousands of refugees and displaced people from war. Think of Kurdistan and don't forget them. دەستەکانت خۆش بێ ئەم فیلمە تریلەری فیلمی لە یادمان مەکەن ئەم فیلمە بەشداری چەند فستیڤاڵی کردووە و بوو یەکەم جار لە کوێ نمایشت کرد ئەم فیلمە ئەم لات چوو کە باسی کەم ئەگەر کاتە بێم ئەم فیلمە فۆکەسی لەسەر شەڕی دوای تیرۆستانی داعش هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان تقریباً هاوشێوەی پێشمەرگە فڕۆمبرتن کە ئەم ڕێکخراوە خۆبەخشانە تیمێکی پزیشکین دەگەڕێنەوە کوردستان لە دهۆک کاری وەنەگەتی بۆ کراوە باسی کوردانی یەزیدی دەکات کاتێک کەوتنە بە لێشاوی تیرۆستانی داعش لامان کاتە کوردانی ڕۆژاوە کە کاری وێنەگرنەکەی بڵێن تقریباً دە ڕۆژێکی خایان کە گەڕاینەوە وڵاتی بەریتانیا لەلایەن کاک ئیبراهیم سعیدەوە کاری مۆنتاژی بۆ ئەنجام درراوە کۆمپانیای کاسڵمۆ پرۆدەکشن لە ئەمریکا پێداچوونی بۆ کردووە بۆ مۆنتاژەکە تقریباً هەر لە جوڵای 2020 کە لە گەرمەی کۆرۆناڤایرۆسا بووین بەداخەوە نادمان تا فستیڤاڵە جیهانیەکان کە یەکەم فستیڤاڵی جیهان کە وەریگرتە بێ ئەمریکا بۆ لە نیویۆرک کە خەڵاتی باشترین فیلمی دۆکیمەنتاری درێژی بەدەستێناوە بەڵێ لەناوە فیلمەکە گومان لەو تێکستە بوو کە بە درێژایی فیلمەکە یاخود بە درێژایی ترێلەرەکە ئەڕوات بۆ نمونە هەندێک دەستەواژەی تایان هەندێک حیواری تایە ئێمە چۆن بتوانین جیهان بگۆڕین یاخود چۆن بتوانین ئەمە بگۆڕین یاخود کوردستان لە یاد مەکەن یان ئەم ڕووداوە لە یاد مەکەن ئەم دیالۆژانە چۆن هێناوە یان ئەم فیلمی تۆ تا چەند لە ڕێگای ئەم وێنە و ئەم دیالۆژانەوە هەوڵەیەت کە ببێتە فیلمێک کە پێناسەی کورد بکا و پێناسەی ئەو هەموو تاوانکاری و جینۆسایدە بکات کە بەرامبەرگەلی کوورد دەکرێت ڕاستی کە ئێمە ئەو ڕێکخراوە ئەمریکیە کە پەیوەندیان کرد بە منەوە کە پرۆژێکی یاوان لەلای ئێمە عەرز کرد وەکو کە کۆمپانیەکان فیلمین و شخصی خودی خۆم بیرم لێ کردەوە بەڕاستی کە پرۆژێکی زۆر گەورە و جوانە تەمەنام وا بوو ئەو کاتە ژوور ئێستش کە تەمەنام وایە کە پێکا بێتم و ئامانجەی خۆم کە بمە پردێک لە نێوان هەرێمی کوردستانی خۆمان و ئەوروپیەکانە بیانیەکانە بەڕاستی بەداخەوە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە شوێنی ململانێ و کێشە و مەشاکیل و جەنگەکان بووە وە کوردانی یەزیدیش بەڕاستی کە بەرکەوتەیەکی گەورەی ئەم جەنگە بوون ئەمریکیەکان کە ناوێکمان کە بیرمان لێ کردەوە لەگەڵ ئەو تیمان کە هەڵبژاردی ناوێکی بۆ بکەین ئەو ناوەکە هەڵبژار دۆن فۆرگێت دەم لە یادیان مەکەن ینی بەڕاستی ینی ئەو تیمە کە لەگەڵمانە کاری وەکو پێشکاری بەرنامەکە وەکو ئەو بەڕێزە کە لەگەڵمانە بووە جۆزیف کێم کە پێشکاری ئەو فیلمە دۆکیمەنتاریەیە خودی خۆی لەگەڵ هاوسەریا کە بە منیانەوت کە فوتەجەکانمان بینیوەتەوانێت کە مادەخامەکەیان دوای کە بینیوەتەوانێت چەندین کە ڕەگریاون بەلای ئەم ڤیدیۆیەوە ئەم مادەخامەوە بۆیە کۆمەڵێک شتی ینی تاژدایتیایە بەڕاستی کە ئەو ئافرەت کچە مناڵە کە ئەڕوات وەکی نەکات کراسێکی سووی لەبەردایە یەکەم وەکو کامێرا وەکو دەستگای ڕاگەیاندن هەر کەسێک بێت ئێمە یەکەم کەس بووین کە چاپێکەوتمان لەگەڵ ئەو کیژۆڵەکە مناڵا کردووە تەمەنی 5 ساڵ بووە کاتێک کە داعش بردویانە کاتێک کە هاتەوە سێم ڕۆژی بۆ گەڕابەوە ناو کەمپەکەی شاریە ئێمە یەکەم دەستگا بووین یەکەم کامیرە بن کە چاپێکەوتمان لەگەڵا کرد ینی ئەمانە کە ئەبینی خەڵکانی ئەوروپیەکان ئەمریکەکان کە ئەم شتانە بەڕاستی ئەم مەشەدان ئەبینێم
يعني تەمەنام وایە کە لە مەعاناتی کورد و کوردستانەکان تێ بگەن و توانی بێتمان لە ڕێی ئەم وێنانەوە کورد بناسیێنین بە ئەم کوردە کە بەڕاستی کە بەش مەینەت بووە کە خۆشی لە ژیانی خۆی نەبینیوە تەمسیلە بگوێزینەوانێک کە واقعە بگوێزینەوە بۆ خەڵکانی دەرەوەی خۆمان. زۆر باشە. ئێوە ستافێکی گەورن کە کام فیلمینگ پرۆداکشنتان پێکهێناوە. هەموو ئەندامەکانی ئەم گروپەی ئێوە کوردن یان بیانیشیانتیایە؟ بەڵێ کام فیلم پرۆداکشن لە 2014 مۆڵەتی ڕسمی وەرگرتووە لە حکوومەتی بەریتانی وەکو کۆمپانیایەکی پرۆداکشن لەگەڵ پۆست پرۆداکشنە کارەکە ئامانجمان دروستکردنی فیلمی دۆکیمەنتاری کورتە فیلم و پرۆمۆ و ڕێکلام و لە هەمان کاتە بەشێکیشمان تەرخان کردو بۆ کاری خۆبەخشی وەکو کردنەوەی کۆرسی خولی فێربوونی کاری میدیایی کە چەندین کۆرس بۆ خودی خۆم توانێت بکو خۆبەخش و کاری وەکو هەر کەسێک وەکو ڕێکخراوەکان کاری خۆبەخشمان لەگەڵا کردوون. ئەم تیمە پێکاتوە لە چەند سافێکی پرۆفێشناڵ تەمان بۆم خودی خۆم ڕاستی زۆر زەحمەت بوو ناڕەحەت بوو کە بتوانم تیمێکی ئاوا و لەم شێوە ڕەوەندی کوردی کۆکەمانە لە چتری کارێکی میدیاییە بە ناوی کام فیلمینەوە بۆیە وەکو لای بڕستە معلوم بێ وڵاتی بەریتانیا وڵاتێکی گەورەیە لە ڕووی جوگرافیەوە وەکو ئێرە نییە هەر کەسێکمان لەو شێ بڵم بە سەدان کیلۆمەتر لە یەکەوە دوور بین زەحمەتە من بتوانم پێشکارێک لامان کاتە ئامادە باشیتیا بێ مۆنتێرەکەمان بەدە باشتیا بێ کامێرەمانەکەم بە هەمان شێوە یا پرۆدیوسەکە ئێمە توانیمانە لە کەمترین کاتە ینی توانیمانە ئەم کەسانە کۆ بکەینەوانێ تەمەن زۆر ناڕەحەتەبی زۆر مانووە بین سافەکەمان کاک مححمود یاسین کوردی پردووسی ئەم کۆمپانیایە هودا ساڵح پێشکاری بەنامەکانمان ئەم کەسانە ئەزمونیان هەیە یاخود خاوەن بڕوانامەیان لە هەردووکیان خاوەن بڕوانامەژن لە هەمان کاتیجا ئەزمموی 14 ساڵ 5 ساڵ 10 ساڵ 2 ساڵەوان هەمویان ئەن کەمترین کەسیان تەسەڵەکەم 2 ساڵ 2 ساڵ نیبی ئەزمونە لە کاری میدیایی و تەلەڤیزیۆنی هەیە و لە ڕووی ئەجیزەوە ئەم کۆمپانیایە باشترین چاکترین ئەجیزەی نوێی سەردەمیانەمان لەلایە لە هەمان کاتە کاک شاو عوسمان کە پێشکاری پێشمەگە فرۆمبریتن ئەو پێشکاری و بەناوم بۆ کاک ئیبراهیم سعید لە هەمان کاتە دایرەکتەرە هەڵگری بڕۆنامەی ماستەرە لە سینەما و بەتابەتی فیلم دۆکیمەنتاری ینی هەمومان خۆشبەختانە خاوەنی بڕۆنامە و ئەزمموی باشمان هەیە کاک کازان جەزا مۆنتێرە ئەزمونێکی باشی هەیە دەستان خۆش بێ هەموو ئەو بەرهەمانی ئێوە یان ئەو کارە دۆکمنتاریانی ئێوە بە زمانی ئینگلیزیان زمانی کوردیشیتیان زمانێکی تر بەڵێ ئەم دوو بەرهەمەمان کە دۆن فۆگێت دەم لەگەڵ پێشمەگە فرۆمبریتن ئەمە هەردووکیان کۆمانی تەواو ئینگلیزین بەرهەمەکانی کەمان کوردیە تەمەن ئێمە ئازادی ئاین خۆزانی بەنامێکی زۆر گەورەیە بە نێوانی مەسیحی مسلمان هندۆسەکان جوولەکان چاپێکەوتنەکانمان یاخود بەرکەوتەکانمان زۆربیان ئینگلیزی بووە ئێمە هاتوین تەوانێ کردومان تۆ بە دۆبی بە زمانی کوردی لەبەرەوە بینەرمان بۆ بینەری کەناڵە کوردیەکان بووە با بینەرەکەمان لێ تێبگەن لە هەمان کاتە ئەگەر بەرهەمەکە کوردی بوو بێ کردومان توانێت بە سۆبتایتڵان بدەناوەتە بە زمانی ئینگلیزی باوەی کە بینەر لە فستیڤالەکانە لێ تێبگا وی ئەم بەرهەمانە هەنێکیان لە چاپێکەوتنەکان ئەمانە بەرهەمی تەلەڤیزیۆنین یعنی وەکو پرۆگراموان بۆ تەلەڤیزیۆنەکان جیاواز لە کاری دۆکومنتاری بەڵێ ینی دوو بەرهەممان ئێستا لەسەر شاشەی کەناڵە کوردیەکانە عەرض دەکرێت بە ناوی خانمانی کورد لە وڵاتی بەریتانیا کە 4 ئەڵقەیە هەر ئەڵقەیەکیان لە 35 خۆی دەبینێتەوە پێش ئەم بەرهەمێکی ترمان هەبوو خێزانی کورد لە تاراوگە ئەوی 6 ئەڵقە بووە بۆ کەناڵەیەکی لە کەناڵە کوردیەکان بووە خۆشبەختانە دوای تەمەن بەرهەمی خانمانی کورد لە خێزانی کورد لە تاراوگە عەفوەن ئەمە کاتی گەرمەی کۆرۆنا ڤایرۆس بوو تۆشی یەک دنیا ئەڵقەلە و ناڕەحەتی کردین لەبەرەوە خوازانی کەس پچۆنە دەرەوە نەبووە لە ئێمە لە وڵاتی بەریتانیا ئێمە توانیمان لەبەرەوەی کە کاتمان لەبەرسەر نەمابوو لەو کاتەکەما و لەو وەزعە کاتێکەوە بووین ئەم بەرهەمە ئەنجام بدەین زۆر باش هیچ کام لەو بەرهەمانەیان ئەو پرۆگرامە تەلەڤیزیۆنانە لە هیچ تەلەڤیزیۆنێکی بەریتانیا نمایش کراوە نەخێر هەوڵمان داوە کە شتێک بکەین کە ڕاستی بەعکسەوە بێژانن کە لە بەریتانیاکیم بۆ ئێرە بەرهەمێکی ئەوژمان بێ غێری ئەم فیلمە دۆکیمەنتاری نەبێ هیچ بەنامەژێکمان ئەوان نییە بۆ کە بە زمانی بە کەناڵ ئینگلیزیەکان دابەزێ دەستەکان خۆش بێ زۆر بەڕێز کامەران کەریم دەرهێنەر سپاس دەکەین